بەرپرسانی کارەبای کەرکووک مژدە دەدەن بە کەرکووکیەکان کە لەمە دوا دەبن بە خاوەنی کارەبای 24 سەعاتی و چیتر پێویستیان بە مۆلیدەی ئەهلی نامێنێ. حکوومەتی عێراق و ئیدارەی کەرکووک لە ڕێگەی سێ کۆمپانیای وەبەرهێنی ناوخۆیەوە پرۆژەیەکیان گەڵاڵە کردووە کە تیایدا کارەبای کەرکووک بێجگە لە زیادبوونی بڕەکەی تۆڕی دابەشکردنەکەشی دەکرێت بە سیستەمی زیرەک. وأنا ممنون طبعا لأن كل واحد يقوم يدفعون أجور الكهرباء. بەڵێ بێگومان هەموو کەس دەبێت کرێی کارەبای نیشتیمانی ماڵی خۆی بدات. ئەو کات زیادەڕەوی لە بەکارهێنانی کارەبا ناکرێت و کاتەکانی کارەباش زیاتر دەبێت. ئەم پلانە لە بەغداد جێبەجێ کراوە و لە کەرکووکیش لە ماوەیەکی نزیکدا جێبەجێ دەکرێت. ئەو سیستەمە زیرەکە لە ڕێی هێڵی ئینتەرنێتەوە بەکاردەهێنرێ و گەڕەکەکانی کەرکووک پێکەوە دەبەستێتەوە لە هەر گەڕەکێکدا کابینەیەکی کۆنتترۆل دادەنرێ و هەر لەوێەوە مانگانە کرێی کارەبا وەردەگیرێ وا بڕیارە لە سەرەتای مانگی داهاتووەوە دەست بکرێ بە جێبەجێکردنی ئەو سیستەمە. گوێگری سەرۆکی لیژنەی نەوت و وزە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک چۆنێتی دابینکردنی کارەبای 24 سەعاتی لەلایەن کەرتی تایبەتەوە ڕوون دەکاتەوە. ئەگەر خەڵقی کەرکووک تەرشیدی ئیستهلاکی کرد ئەتوانن لە کەرکووک 24 ساعت کارەبامان بێ. بەس ئێستا مشکلە چییە؟ تەرشید ئیستهلاک نییە. بەگشتی ئێستا کەرکووک نزیکە 600 مێگاوات کارەبای نیشتیمانی هەیە کە 250 لە کوردستانە و 450کەی تریش لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە دابین دەکرێت. کارەبای شارەکە دەڵێ چونکە لە بەکارهێنانی ئەو بڕەدا زیادەڕۆی زۆر دەکرێت ناتوانرێ بە شێوەی 24 سەعاتی کارەبای نیشتیمانی دابین بکرێ. ئاسو ئەحمەد ئێنارتی، کەرکووک.